چیرۆکەکانی مەسنەوی نووسین و ئامادەکردنی محەممەد قاسمزادە وەرگێڕانی بەرزان محەممەد. ئەم بەرهەمە لەلایەن ناوەندی چاپەمەنی ڕۆژهەڵاتەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. دەفتەری یەکەم. ئەو پیاوەی لە دەستی ئیزرائیل هەڵهات بۆ هیندستان. کابرایەک بە هەڵەداوان بەرەو بارەگای سولەیمان ڕای دەکرد. کاتێک گەیشتێ خۆی هاویشتە ژوورەوە. سولەیمان بینی ئەوەندە ترساوە کە ڕەنگی پەڕیوە و لێوەکانی شین هەڵگەڕاون. پاشان ڕووی تێکرد و فەرمووی: ئەی پایە بەرز، چ ترسێ بەم حاڵ و ڕۆژەی گەیاندووی؟ کابراوتی: لە ڕێگادا ئیزرائیلم بینی، بە ڕق و تووڕەییەوە سەیری کردم. سولەیمان وتی: ئێستا بڵێ چیت لە من دەوێ؟ کابراوتی: ئەی پەیامبەر، فەرمان بدە بەبا تاکو هەڵم بگرێت و بە زوویی بمبات بۆ هیندستان، بەڵکو دوور بکەومەوە و لە دەستی ئیزرائیل ڕزگارم ببێت. سولەیمان فەرمانیدا هەتا با بە پەلە بیبات و لەو پەڕی هیندستان لە دوورگەیەک کە ئەو پیاوە حەزی پێدەکات دای بنێت. با کابرای برد و لە هیندستان داینا. ڕۆژی دواتر سولەیمان وەک هەموو جارێ ئیزرائیلی بینی و بەسەرهاتی کابرای بۆ گێڕایەوە و لێی پرسی: بۆچیەوەها بەڕق و تووڕەییەوە دەڕوانیتە خەڵکی ئیماندار؟ دوای نێو هەژارە لە ترسی تۆ بە جۆرێ هەراسان ببوو کە لە خاو خێزانی هەڵبڕا. ئیزرائیل وەڵامی داوە: من بەڕق و تووڕەییەوە نەمڕوانیوەتە هیچ کەس، من بەسەر سوورمان و واخوڕمانەوە لێمڕوانی، چونکە خواوەند فەرمانی پێکرد بووم لە هیندستان گیانی بکێشم. بەخۆمم دەوت ئەگەر ئەو 100 باڵی گەورەشی هەبن بە دووری دەزانم بتوانێت خۆی بگەێنێتە هیندستان. من بەسەر سوورمانەوە سەیرم کرد، نەک بە تووڕەییەوە. لێکدانەوەی چیرۆکەکە. ئەم چیرۆکە تیشک دەخاتە سەرە و بابەتەی کە لە دنیادا هەموو شتێ لە نێوبەندی حوکمی قەدەردایە. مرۆ لە هەر پلەپایەیەکدا بێت ئاگای لە حەقیقەت و ڕازی کاروبارە نهێنیە شارەوەکان نییە. ڕێگا چارە و نەخشە کێشان لەم کارەدا بێسوودە و ناتوانێت لە حوکمی قەدەر هەڵێت. هیچ ڕێگا چارەیەک جگە لە ملدان و ڕازی بوون بە قەدەر لە بەردەم مرۆدا نییە و ڕاکردن لە حوکمی قەدەر بێهودەیە.